ئازادی بەرفراوانتر بێت سندیکا و ڕێکخراوەکان کاریگەرتر و مجتەمەعی مەدەنی دروست نابێت لە کۆمەلگایە ئەگەر شتێکی زۆر گرنگە ئێمە دەبێت هەوڵ و خەباتی نەخاویشکی ئەتوانێت سەرکەوتو بێت ئەگەر دەبێت هیوادارین بەردەوامبوونی کارەبچوونەوە سەر دەریقانات ئەمانی ئێمە ناڕازیین مەسەن نیگەرانین لەو وەضع کان لە دوای کۆمەڵی خوێندکارانی کوردستان سندیکای تەکنیکاران بووە ئەجندایەکی جیاوازترمان هەبێت لە پێش کۆنگرە چونکە کۆنگرە خۆی بۆچی ئەڕەستێت کۆنگرە بۆیە ئەڕەستێت بۆی وڵانی پێداویستەکانی ئەو قەولاتە یەکێتی پشتیوانی خەباتی ڕێکخرا و سندیکاکانە لە کوردستانە و پشتیوانتانە بین بۆ بەدیهاتنی داوا و خواستەڕەوەکانتان لە کوردستانە بە بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان بڕوای نەگۆڕی بە خەباتی سندیکا و نەقابەکان هەیە لە کوردستانە ئەگەر ئێمە بمانەوێت کۆمەڵگەیەکی دیموکراتی خۆشبەخت بەختەوەر و ئازاد دروستکەین بە بێگومان دەبێت گرنگی زیاتر بە ڕێکخراوەکان بدەین و ڕێکخراوەکان خاوەنی شخصیەتی معنەوی خۆیان بن و ڕوبەری ئازادی لە بەردەمیانە فراوان بێت ئەم هاتنەی ئێمە تەنها بۆ ئەو پیان بڵین یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای کۆنگرا بە ڕۆیا و دنیابینیەکی تازە و تەعاملتان لەگەڵا ئەکات و پشتیوانی سەرخستنی پرۆژەکانتانە بێت لە کوردستانە.